تورکمان و عەرەبەکانی کەرکووک لە ڕێکەوتنی تایبەت بەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای ئەو شارە پەشیمان بوونەوە و بەو هۆیشەوە کۆبوونەوەیەک دواخرا. ئەمین بەکر ئەندامی لیژنەی یاسایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورسان نیوزی ڕاگەیاند لە دوایین کۆبوونەوەدا لە ماڵی سەلیم جوبوری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە ئامادەبوونی نوێنەرانی پارێزگای کەرکووک بە کورد و عەرەب و تورکمانەوە لەسەر ئەوە ڕێکەوت بوون کە پێداچوونەوە بە تۆماری دەنگدەرانی پارێزگای کەرکووکدا بکرێت و پۆستەکانیش لەو پارێزگایە بەپێی حەقبەشی هەڵبژاردن لە نێوان هەر سێ پێکاتەکەی کورد و عەرەب و تورکمان دابەش بکرێت. وتیشی بڕیار بوو کۆبوونەوەیەکی تر لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی پەشیمانبوونەوەی نوێنەرانی عەرەب و تورکمانی کەرکووک لە ڕێکەوتنەکەی ماڵی سەلیم جوبوری کۆبوونەوەکە دواخرا. لەلایەکی تریشەوە جاسم محەممەد جەعفەر پەرلەمانتاری تورکمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند لە ئێستادا چەند پێشنیارێک بۆ چوێنێتی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێشکەش کراون. یەکێکیان پێشنیارێکی حکومەتی عێراقا، وتیشی حکومەتی عێراق لە پێشنیارەکەیدا داوا دەکات هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ماوەی 4 ساڵ دوا بخرێت بۆ ئەوەی لەو 4 ساڵەدا پێداچوونەوەیەکی وردیش بۆ لیستی تۆماری دەنگدەرانی ئەو پارێزگایە بکرێت، دواتر هەڵبژاردن بکرێت و پۆستەکان دابەش بکرێنەوە. ئەو کاتە پارێزگای کەرکووک ئامادە دەبێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی سەرکەوتووی تێدا ئەنجام بدرێت و بە شێوەیە کە سەرجەم پێکاتەکان بە ئەنجامەکەی ڕازی ببن. لە بەرامبەریشدا ئەمین بەکر وتی ئەو پێشنیارە بەڕەسمی لەلایەن حکومەتەوە ڕەوانەی ئەنجومەنی نوێنەران نەکرا و ڕەنگە هەر بەزارەکی بە عەرەب و تورکمانەکان وترابێت، چونکە نوێنەری حکومەتیش لە ئەنجومەنی نوێنەران تورکمانە بە دڵنیاییشەوە ئەوانیش پێشنیارەکەیان بەدڵە، بەڵام بە هەموو شێوەیەک لەلایەن پەرلەمانتارانی کوردەوە ڕەت دەکرێتەوە، چونکە بە هەر شێوەیەک کورد دەیەوێت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام بدرێت.